مناوی خدایی بەخشندەی میهرەبان، سوپاس و ستایش بۆ زاتی پاچی میهرەبان، سەڵات و سەلام بڕژێتە سەر گیانی پاچی پێغەمبەری پێخشەوە و لەسەر ئال و ئەسحاب و یار و یاوەرانی تا ڕۆژەی دوایی. بەڕێزان و خۆشەویستان، لە زنجیرەی دووەم لە تەفسیری سوورەتی الحجورات دەینە بەشی دووەم لە ئاەتی ژمارە 4 و 5 و 6. ئەو سێ ئاەتە لە خزمەتیان دەبین، دەچینە باسی ئەو چەند ئاەتە پیرۆزە کە خوای گەورە سبحانه وتعالى لە قورئانی پیرۆز دەفەرموێ: إن الذين ينادونك من وراء الحجرات أكثرهم لا يعقلون ولو أنهم صبروا حتى تخرج إليهم لكان خيرا لهم والله غفور رحيم. يا أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا أن تصيبوا قوما بجهالة فتصبحوا على ما فعلتم نادمين واعلموا أن فيكم رسول الله لو يطيعكم في كثير من الأمر لعنتم ولكن الله حبب إليكم الإيمان وزينه في قلوبكم وكره إليكم الكفر والفسوق والعصيان أولئك هم الراشدون فضلا من الله ونعمة والله عليم حكيم. بابەتی برین یەکەم تەوەری یەکەم لە تەفسیری ئەو چەند ئاەتە پیرۆزە پەیوەندی بە ئاەتەکانی پێشوو. لە ئاەتەکانی سەرەتای ئەو سوڕەتە پیرۆزەدا خوای گەورە باسی ڕێزگرتن و بە گەورەدانانی زاتی پیرۆزی خۆی و پێغەمبەری خۆشەویستی خوای کرد کە مافی لەسەر ئومەتەکەی ڕێزگرتنی و هەروەها لەو چەند ئاەتە پیرۆزانەشدا خوای گەورە باسی چۆنیەتی و شێوازی ئەو ڕێزگرتنەی پێغەمبەری خوا و خۆی زاتی خۆی و پێغەمبەرەکەی دەکات، هەروەک باسی نیعمەتی بوونی ئەو پێغەمبەرەمان لۆ دەکات لە ناو ئەو خەڵکەدا لەو سەردەمدا کە چەند نیعمەتێکی گەورە بووە خوای گەورە لەگەڵ ئەو خەڵکانەی کردووە. مانای وشەکان تەوەری دووەم: یونادونەکە بانگت دەکەن، هاوارت لێ دەکەن، من وەڕائی الحجورات لە پشت دەرگای ماڵەکانت، غەفوور لێخۆش بوو چاوپۆشی کارە، فاسقون دەرچوو لە بازنەی ئیسلام، شێنەری فەرمانی خوای گەورە، بینەبئین بەهێنانی هەواڵێک قسەیەک، فتەبەینوا هەروەکو لە قیرەئەتە هاتووە فتەثەبەتوا ڕوونی بکەوە هەڵوەستەی لەسەر بکەن لێی بکۆڵنەوە. لەو یوطیعکم خۆ ئەگەر پێغەمبەر لە هەموو شتێک گوێڕایەڵتان بێت لەعنیتتم تووشی زەحمەتی ناخۆشیتان دەکات. وزينه في قلوبكم بڕوای لە دڵتان ڕازاندۆتەوە خۆشەویستی کردووە، وكره إليكم ناشرینی کردووە لەلاتان الراشدون هۆشمەند تێگەیشت و پێگەیشتون. هۆی دابەزینی ئاەتی 4 و 5 هەروەکو لە دەرسەکانی پێش و باسمان کرد. طبعا هەندێک ئاەت هەیە چەند ئەسباب نزولی هەیە. طبعا لە علومی قورئان باز دەکرێت جاروی یەک ڕوودا و دوو سێ ئەسباب نزولی هەیە. هەندێک جار یەک ڕوودا و یەک کۆمەڵ ئاەتی لەدەبارەی دابەزیە. مثلا لۆ نمونە لە وفاتی ئەبوو تاڵب چەند ئاەت دابەزی. ئەو ئاەتە دابەزی إنك لن تهدي من أحببت ولكن الله يهدي من يشاء. آية چکە دابەزی إن تستغفر لهم وإن تستغفر لهم 70 مرة فلن يغفر الله لهم. بزانا أو آية دابەزی. آية چکە دابەزی کە خوای گەورە سبحانه وتعالى فرمي ما كان استغفار إبراهيم إلا عن موعدة وعدها إياه. چەندین ئاەت لەو دەربارەی دابەزی عن یەک ڕووداوە، بەڵام کۆمەڵێک ئاەت دابەزیە. هەندێک جاریش یەک ڕوودا و کۆمەڵێک شتی یعنی لەخۆ گرتیە کۆمەڵە ئاەتێک. لەوانە لەو وەفدەی کە هات کە پێغەمبەری خوا تەکلیفی لە سەحابەیان کرد فەرمی بڕۆن یەکێک بابچی مشوری ئەو برین وەفدەی بخواتن ئەو شاندەی بخوا
طبعا شێشەکە کەوتە بینی ئیمامی عومەر و ئیمامی بەکر وەکو لە دەستی ڕابردوو باسمان کرد. بە هەمان شێوەش ئەو وەفدە کە هاتنە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتی نیوەڕۆ بوو پێغەمبەر لە قەیلولەدا بوو واتە لە ئیسراحەتی پێش نیوەڕۆدا کە قەیلولە ئەوەیە کە ئینسان سەرخەوەکی دەشتێنی پێش نیوڕانان ئەوە لەو کاتەدا بوو پێغەمبەر لە ماڵێک لە ماڵەکانی خێزانەکانی پاری دابوو ئیسراحەتی کردبوو ئەوانیش بەبێ ئەوەی ڕەچاوکردن بەو خەڵکە زۆرە کە نزیکەی هەفتا کەسێک دەبوو سواریان پێبوو بە دەنگ و هاوارێکی زۆر هاتن بە شێوازەکی وەکو چونکە ئەوانە ئاعرابیەکانی دەوروبەری مەدینەی بوون لێیە گوننشین بوون شێوازی یعنی برین کەلیمەی زۆر ڕق و ناخۆشیان بەکاردەینا وتیان یا محەممەد ئوخروج ئیلەینا یا محەممەد ئوخروج ئیلەینا ئەی محەممەد وەرە دەرێ لە بۆمان بە تایبەت سەرۆکی شاندەکە کە هەستا گوتی ئەی محەممەد ئوخروج ئیلەینا وەرە دەرێ لە بۆمان فإن حەمدی لەزەینون حەمدکردن و باسکردنی من بە باشە شتێکی باشە و ذەمی شەینون و بە خراپ باسکردنی من ئەوە عەیبە و شتێکی باش نییە. پێغەمبەر فەرمووی ئەوە هەر خوای گەورەیە مەدح و سەنا شایستەی ویە و واروەها نابی بە هیچ نەوعەکی بە خراپە باس بکرێتن خۆ تو خوانی ئەوەندە خۆت بە گەورە دادەنەی یعنی مەبەستی با ناڕاستە خۆ بەو شێوەیە پێغەمبەر ئاماژەی پێکرد. لۆیە خوای گەورە باسی ئەو کۆمەڵە خەڵکە دەکا و دەفەرمێ إن الذين ينادونك من وراء الحجرات أكثرهم لا يعقلون. دەفەرموێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم إن الذين ينادونك ئەوانەی بانجی تویان کرد کەلیمەی نیدا بانکردنی کەسێک بە هەر شێوازێکی ئاسایی خۆی بیتن طبعا نیدا واتە بانکردنە کە دەنجی بەرز بیتن لە دوورەوە بانجی کەسێکی بکەی من وراء الحجرات لە پشتی دەرگاکانەوە لە پشتی ماڵەکانەوە یعنی بێ ئەوەی هەل لە پشتی دەرگاوە لە پشت ماڵەوە ئەوانە هاواریان کرد لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. لێرەدا کە خوای وتمی یونادونەکە یعنی بانجی تویان کرد بە شێوازێک کە لایقی پێغەمبەر نەبووە صلی الله عليه وسلم بەو هاتو هاوارە بە ناوی خۆی ناوی پێغەمبەریان هینایە صلی الله عليه وسلم. لێ خوای گوتمی ئەو هەرس و کەوتەی ئەوان کە ئەنجامیاندا بەرامبەر تو ئەی پێغەمبەری خوا ئەکثەروهم لا یعقلون زۆربەی زۆری ئەو کەسانە هەم بزانە ئوستوبی قورئان چەند جوانە نافەرمی خوای گەورە لا یعقلون نا دەفەرمی ئەکثەروهم دیارە خەڵکەچی تێدا بووە ئەو کردەوەی پێ ناخۆش بووە کەسێکیان کۆمەڵە خەڵکەچیان لەگەر بوونە ئەگەر ژمارە و ڕێژەیان کەمیشبی بەو شتێ ڕازی نەبوونە کەسانێکی گران و سنجین و ڕێک بوونە لۆیە خوای گەورە جیایان دەکاتەوە. ئینسان دائیمەن مسلمانان گەنج و لاوە بەڕێزەکان بینەر و بیسەرانی خۆشەویست ئەوەی کە زۆر گرنگە قەت بەگشتی نابی ئەتوو تەڕوو پێکەوە بشتێنی بسووتێنی نا زۆر غەڵەتە خراپەیەکی دیت لە کۆمەڵک مەرێ ئەو ملەتە ئەو خەڵکە فرانە عەشیرەت فرانە برە باب هەمووی بەکەلکی هیچ نایەت زۆر غەڵەتە نا ئینسان دەبێت ئینسافی هەبیتە. لێرە خوای گەورە بە گەورەی خۆی چ دەفەرمێ ئەکثەروهم لا یعقلون زۆربەیان خەڵکانێکی نەزان و نەفام و کەم هۆش بوون لۆیە ئەوانە بەڕاستی ئەو کردارەیان بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کرد. کەواتە لێرەدا بەڕێزان و خۆشەویستان لۆ خوای گەورە لێرە وەصفیان دەکە بەوەی لا یعقلون وانیا ئەکثەروهم لا یعقلون بەبێ عەقڵ وەصفیان دەکە. ئیمامی عەلی زۆر وتەکی جوانی هەیە بەرامبەر بە عەقڵ دەفەرمێ لسان العاقل في قلبه دەفەرمێ زمانی ئینسانی عاقل لە چێن دەڵا لە چێن دەردایە لە ناو دڵیەتی لە دڵیدایە لە ناو دری ڕا معنی چێ لە ناو دریتی یەکەوسەر قسەکەی دەرنابڕی فکری لێ دەکاتەوە بزانی ئەو قسە بەکەلچی ئەو کەسە ئەو مەجلیسە ئەو شوێنەی دێ ئەو جەدەیکە وقلب الأحمق في فمه بەڵام ئینسانی گەمژە دوور لە حازری و بینەرانی بەڕێز دڵی ئەو ئینسانە لە چێن دەرا لە زوبان معنی چیە ئەوەی دڵی بێوەی دەیدێ ئەوەی ئارەزووی بکە دەیڵێ فکری لێ ناکاتەوە بە هیچ نەوەک عەقڵی خۆی بەکار ناینی برێخر ئەو قسەی کە ئەمن دەیکەم زەرەری فرانی هەیە دڵی فرانی پێدەڕەنجێ ئەخر باش نییە لە ئەو مەجلیسەی ڕەنگە فتنەی لێ بکەوتەوە. والئەدەب سوورەة العەقل ئەدەب و هەڵسوکەوتی جوان
بەڕاستی نیشانەیە لە بۆ ئەوەی کە ئەتوو کەسێکی وێدا بکەی ئەو کەسە عاقڵە. زۆر جاریوە تەماشاکە کەسێکی دەبینی بەخوا دەرێ فلان کەس عاقڵە، کو دەزانی بەس هەڵس و کەوتەکە لێ دیتە، کەسێکی گرانە سنجینە بەڕێزە بە جوان بانجی خەڵکی دەکات، ئەو کەسە نیشانەی عەقڵ و حکمەتی ئەو کەسەیە. ولا شرف مع سوء الأدب. قد أو كسي الروشتي جوانية هرسوكوتي جوانية قد ريزو بلو باينيا قد نو بين كساتي آرخور كساتي دروزن دول للرؤيوا كساتي بختانتي كساتي نارازقو بين كساتي باشا إلا قال أهلي خوي مدحو السناي بك ولا داء أعيا من الجهل. هيز نخوش يكوشندر ترنيا لنخوش نفامي نزاني دا تيجيشتي. وإذا تم العقل نقص الكلام. هر كسي عقلي زور بي قصي كلام سبحان الله سنزوانا أو كساني عاقلا بير مندن هوش مندن هر قصي فرينادن قصة كان دكولينن بيري لي دكنوا أو زي قصة كا دخاتنا ومدزيسو قصة كي فرير داتن لو يبرزان براسي أو كزوزور جرينجا عقل زوزور مهمة زور شتي جرينجا لو يخواي جورا ليرا باسي عقلي كرديا بزانا انت خواي جورا فرمي ولو أنهم صبروا حتى تخرج إليهم لكان خيرا لهم والله غفور رحيم. ولو أنهم صبروا أجر أو كوبر خلقا أواني كاتن بوشي وازا بانجي بيغمبريان كرت صلى الله عليه وسلم أجر أوانا صبروا آراميان بقرد بايا حتى تخرج إليهم حتى بيغمبري صلى الله عليه وسلم بويستي خوي لمالكي خوي دهات دري لكان خيرا لهم. ليرة لو تسبان له بدر كري قرنجي الصبر سبحان الله. أويك إنسان توشي هلاكت دكا أويك إنسان توشي كفر دكا أويك إنسان براستي بلا برزكاني بهشت لدستي دداتن نبوني صبرا لويا أويك إنسان براستي دبيت خاوني خو روشتي جوان دبيت خاوني إيماني باش صبرا لويا الصبر زور قرنقا بزانا خواي قول سبحانه وتعالى باسي تسار بنماي إنساني سركوتو إنساني سودمند إنساني قازان كأوكسي قازان دي كدوا ده فرمي والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. يعني الصبر هو كاري أويا إنسان صبر آرام بقري لسر أوقص حقي لسر أو حقيقة لسريتي بزانا تنمهما أجا صبرك نبي إيمانك أجد الزدي لو براستي صبر نعمتك زور قوريا براستي درماني همو دردكانا لو ليرا أوانا الصبر يا النبو لو يتوشي أو تشيشابون أو رو قورتين تشيشي إيمتيا نبوني أو صبري سبحان الله داكو باب صبرينيا من دا صبرينيا لسا داكو بابي يعني انت مشارك سبحان الله خلق يعني انت مش همي بليتي لو الصبر قرتن براستي باش تريدو خوش ترين جيان بقسمتي انسان لك هندك سي لجيان هراك راكيتي هر بليتي هذا الزو هذا يلا كاك او جيان طاو نابي والله انسان ده بالصبر وارامي هبي يعني سبحان الله دورك عنه يجدك اقدو دقه بي هر بيزورا اق نظام تنبي هر بيزور لو صبري ديا لو يا براسي صبر بون ولا إنسان دكا كبراسي آرام بقري تماشا دكي زود جاري واهيا كابرا دا تسيدا دكي بعض شيدا صبرينيا حل دركي دا لزر سكج دا أو دا جارقنا زر لسيكتر أو دا رب جاري ويبور بدا سيبيرانا قبا بيلاقش ليلة دا هيش تان صبريناي خوي بدركي ودكا سر هدا تشي بزاري لما رينا يان في تزلامك خوي دريج دكا اللي بندركي بزاني تسهي تسدي لو باري هو بالصبريه أمو نشاني بالصبريه كإنسان توشي أو دكا لدركي أو شر هاوار دكا لو بزانا أجا الصبر بو إنسان توشي هيس هلا يجنابي لو يا زانان دفرمو الصبر سيدورا الصبر على طاعة الله كاتو لدركي مالك ددي صبر دقري لهاللي دانك بقدر يدور قعد وجرا دوستي هو الصبر سرهر ناچێشی لە کولی دەرکەی تەمەشا ناکەی ئەوە سەبرە کە نوێژەکەت دەکەی بە ئارامی بەر لە سەرخۆیی
نوێژەکی پڕ لە ئیطمئنان و ئاسوودەیی ئەوە سەبرە کە بە ڕۆژی دەبی سەبر دەگری پرتە و بۆرە ناکە لەسەر ماڵ و منداڵ ئەوە سەبرە کە سەبر دەگری لەسەر منداڵەکەت لەسەر کوڕەکەت لەسەر کچەکەت کە غەڵەتێک دەبینی لە ماڵی لە خێزانەکەت نایکەی هاوار هەمووی سەبرە کەواتە سەبر یەکسانە بە سەعادەت و بەختەوەری لێ ئەو کەسێک کە ئەو پەڕی تۆڕە دەبی ئەگەر 5 دقه ئەگە چەند دقەیەک ئادام بە خۆدا بگری خۆی سار بکاتەوە بەڕاستی ڕزگاری دەبی لەو هەموو هەرچوون و تووڕەبوون و خراپی کە بەسەری دادێ لێ سەبر لەسەر تاعەتی خوا والصبر على معصية الله صبر گرتن لەسەر گوناه و تاوان لەو شتانی بێ ئەمری خوایە ها ئەوانە سەبریان نەگرت ئەو گوناحەیان کرد خوای گەورە لە قورئان ناوی هێنا بزانە والصبر على أقدار الله صبر گرتن لەسەر قەدەری خوا خوای گەورە تاقید دەکاتەوە بە خۆت لە نەفسی خۆت تووشی نەخۆشی دەبی تووشی ناخۆشی دەبی تووشی دڵتوندی دەبی لە ماڵن لە منداڵن لە ڕزقن لە کەسابەتت خوا تاقید دەکاتەوە بەڵام لە ئەنجامەکەی بەرووبوومەکەی وەبەشیری الصابرین مژێنی لە ئەو کەسانی کە سەبر دەگرن و ئەو کەسانی ئەهلی سەبرن خوای گەورە دەفەرموێ إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب بەڕاستی ئەوانەی سەبر دەگرن پاداشتیان دەدەینەوە بە تێر و تەسەری بغیری حساب بە بێژمارە حەق و حسابی وانە چەند مهمە دەبینی لێ بەڕاستی سەبر دەرمانی دەردی هەموو نەخۆشیێکی کوشندەی تاک و خێزان و کۆمەڵگەیە لێ وەلەو ئەنەهم سەبەڕوو ئەگەر ئەوان سەبریان بگرت بایە حتى تخرج إليهم حتى پێغمبەری خوا خۆی دەچوە لایان لكان خيرا لهم لو أن باشتربوا لو يكوا أو همو دري بيغمبري خوا بوشوي عاجز بكن والله غفور رحيم بلام لقل أوش خواي قور غفور ليخوش بوا برامبر بحالي أو كساني ككرديان والرحيم وخواي قور خاوني سوزو بزيا بخرابي واناك توليان لي ناس تنتوا برامبر بو خرابي كرديان بل دينا آياتي جمانا آياتي جمارة حفت هوي دابزيني آياتي جمارة حفتو هاشت عندك مالك آياتي جمارة ششو حفت لقل هشت أو أنا هوي دابزينة شي هي أويج أويا علقمي كوري ناجية دا جرتوا دا فرمي بيغنبري خوا صلى الله عليه وسلم وليدي كوري عقبي كوري أبي معيطي بناو إيمنارت أو صحابي نار لبو إيما تا مالي زكاة مالي وربقريت هات تا نزيق بو لإيما كأو رداوة كيني بدواي رداوي مريسيع بو مريسيع رداوك بو بيغنبري خواكم على الصحابة النار لبو فير كدني قومك بلام للري أو أنا فرتو فيريان كد غدريان كد أو مسلمانيان كشت أو الصحابيش كتو طبعا بيغنبري خوا صلى الله عليه وسلم حارثي يقلا بياو قوركاني أو قومي بياوي ببناوي حارث أو حارثة قوري بني مصطلق بو بناوي حارثي كري ضرار قوري بني مصطلق بو هات خزمة بيغنبري خوا صلى الله عليه وسلم لقى بيغنبري خوا صلى الله عليه وسلم إيماني هنا وعد بيغنبري خوا وعدي ليه ورقت قلتي أي بيغنبري خوا إزدم بدا بدأ تسمونا وقومك يخوم داوان لدكم إيمان بيند طبعا بالفعل أو الصحابية أو بياوة قراوة أو قومك يخوي بني مصطلق لو يندري داوي ليكدن إيمانيا هنا إن داوتي أي بيغنبري خوا صلى الله عليه وسلم تلسا ما بيوستا بيغمر فرمين يجب كان وزكاة بدن وتي أي بيغنبري خوا صبركم ليه بقرا تماويك لدعاي دا خو نوينري خود بنيرا إن دا أمن زكاتكي قناعتيان بيدينم زكاتك بوكودك موبود دنيرم بيغمبري خوا صلى الله عليه وسلم وليدي كري عقبينار وليدي كري عقبة كتسونا طبعا تنروجك تأخير بو بيغمبري خوا صلى الله عليه وسلم كأو صحابي بنيري حارثي كري ضرار لو موعدي كلقى بيغمبر داينابو تاخير تربو لو هستا لضلي خوي كنت دبي لبرتي بيغمبري خوا صلى الله عليه وسلم حتى استنوي نري خوينا نارديا لو هستا بريكت
هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو کاتەی ئەو بەڕێکەت هاتە شاری مەدینە خزمەت پێغەمبەری خوا وەلیدی کوڕی عوقبەی نارد لۆ وەرگرتی زەکاتەکە وەلیدی کوڕی عوقبە کە هاتە نێزیک بووە لەو قەومە لەو خەڵکە ترسا لەوەی ترسا تەمەشای کرد دیارە هەستی پێکردی ئەوانە کۆمەڵە خەڵکەکەن تێدەپەڕن دیارە شەو بووە تاریک بووە نەیناسینەوە چێ گوتی وەڵڵی هەبی نەبی ئەوانە نیەتیان خراپە بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لۆیە نەچووە ناو قەومەکەی هەلەوێن گەڕاوە چووە لای پێغەمبەری خوا پێشوەی حارثی کوڕی ضەرار بزگاتەوە پێغەوەتی یا رسول الله ئەمە چوومە ناو قەومەی ئەوانە هەڵگەڕاینەوە ئەوانە پەشیمان بووینەوە و لۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەبری کرد هەستا دوو سەحابەی نات فەرمی بڕۆن بزانن وایە کاتێک دوو سەحابەکە چوون لۆیان ڕۆم بۆوە نەخیر ئەوانە هەڵ نەگەڕاینەوە تەوان بەرەبەیان چوون کاتی بەرەبەیان جێیان ڕاگرت دەنجی بانک هات اینجا هاتن وتیان یا رسول الله ئێمە خۆمان جێمان لێ بووە ئەوانە لەسەر ئیسلامەتی خۆیان ماینەوە لەو کاتەشدا طبعا حارثی کوڕی ضرار هاتە خزمەت پێغەمبەری خوا فەرمی یا رسول الله بەڕاستی ئیستەبتەئە ئەوەی نوێنەرەکەی تو تاخیر بوو لۆیە من چاوەڕێم کرد هە نەهاتن ئەو ئاەتە دابەزی خوای گەورە فەرمی یا ئەیها الذین آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا خوای گەورە فەرمووی ئەی ئەوانەی باوەڕتان هەیە ئەی ئیمانداران إن جاءكم فاسق ئەگەر لە بۆ لای ئێوە هات کەسێک فاسق کە ئەو کەسە چییە فاسقە واتە کەسەکە ئیماندارێکی ڕاستەقینە نییە کەسێکە شەیطان زەفەری پێدەبا تووشی گوناح و تاوان و خراپەکاری دەبیتن لۆیە کەلیمەی فاسق بەعانەی چییە ئەی خارج خرج عن ئەمری الله ئەو کەسەی لە ئەمری خوا دەرچووە ئەو جە دەرچوون لە ئەمری خوا خۆشەنی کابرە کافربی واتە کەسەکە لە ئەمرێک لە ئەمرەکانی خوا دەردەچی لۆ نمونە درۆی دەکا لۆ نمونە خیانەت دەکا لۆ نمونە بوختانێک دەکا ئەوە خرج عن أمر من أمر الله لۆیە لأن المؤمن لا يكذب لۆ بە ئینسانی درۆزن دەوترێت کە فاسق لەبەر ئەوەی ئینسانی ئیماندار هەر صفەتێکی هەبی نابی صفەتی درۆی هەبی لۆیە ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەیەکون المؤمن جەبانە ئەرێ دەبێ ئینسانی ئیماندار ترسنۆک بی گوتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویان یا رسول الله ئەیەکون المؤمن بەخیلا دەبێ ئینسانی ئیماندار ڕەزیل و قورچۆک بی فەرمی بەڵێ وتیان یا رسول الله ئەیەکون المؤمن كاذبا دەبێ ئینسانی ئیماندار درۆزن بی قال لا نەخێر لۆیە بزانە درۆ چەند موسیبەتێکی گەورەیە بە هیچ نەوعەک ئینسان نابی درۆزن بیتن لۆیە لێرەدا خوای گەورە ئەو کەسێک کە ئەو بوختانەی کرد ئەو درۆی کرد بە چ ناوی نایە فاسقون ڕاستە سەحابەی پێغەمبەرە بەڵام لێرە شەیتان زەفەری پێبردیە ئەوەش بەڵگەیە لەسەوەی سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە شەر و مرۆڤ بوونە شەیتان زەفەری پێبردینە و تووشی هەڵە بوونە و گوناحیان کردیە حتى گوناحی گەورەشیان لێ ڕوودایە چونکە معصوم نینە ئەوان إن جاءكم فاسق بنبأ كلمەی نەبە لە قورئانی پیرۆز واتە هەواڵی گرنگ و گەورە ئەها خوای گەورە لە قورئان دەفەرمێ عما يتساءلون عن النبأ العظيم بزانە نەبە هەواڵی هەرە گەورە کە مەبەست پێ قورئانی پیرۆز یان ڕۆژی قیامەتە کە هەواڵێکی زۆر گرنگ و گەورە بووە لێرەش بینەبەئین هەواڵێکی زۆر گرنگ ئەخر ئەو هەواڵە باسی ئیمان و کوفرە یعنی ئەگەر ئەو کۆمەڵە ئەگەر پێغەمبەری خوا تەئکیدی نەکردبایەوە دەبایە جەیشێک بنێری بۆ سەر ئەو قەومە شەڕیان لەگە بکە ئەتی ئەو هەواڵێکی گرنگ نییە یعنی مەسیر و دوا ڕۆژی میلەتێکی پێوەبەستایتەوە لۆیە خوای گەورە بە نەبە ناوی دەبە ئەگەر هەواڵێکتان لۆ هات لەلایەن کەسێکی فاسقەوە بە هەواڵێکی زۆر گرنگ فتەبەینوا ئەوەی لەسەرتان پێویستە ئەی موسڵمانان ئێوە ڕوونی بکەنەوە هەوڵ بدەن ئەو بابەتە ڕوون بکەنەوە بزان وایە یان وانە تەوان قیرائەتێکە هەیە فتەثەبەتوا معنای تێ فتەثەبەتوا واتە دام بە خۆدا بگرن یەکەو سەر پەلە مەکەن لە بڕیاردان
زۆر جاروێ خەبەرێک دێ لە بۆ کەسێک کاکە فلانە کەس ئەو قسەی بە تو گوتیە پەلە مەکە تووڕە مەبوو هەر مەچە یەکە و سەر دام بە خۆدا بگرە لۆی کەوا بتانی معنی چییە فتەبەیەنوا عن تحققوا من ئەمره واتە ئەو کردارەی کا و ئینسانە ئەو قسەی کە کردیە لێی بکۆڵەوە تحقیقەکە کووە طلب الدلیل کاکە دلیلم لۆ بینە بەڵگەکم لۆ بینە پێغەمبەر کە سەحابەکانی نارد گوتی بڕۆ بزان وایان ئەو قسە بەت بەڵگەیەکیان و دلیلیان چ بوو گوتی یا ڕەسوڵ جێمان لە بانگ بوو ئەوانە بانجیان تێدا درا معنە نوێژی جەماعەتیان ئەوانە ئیماندارن لۆیە التثبت في القول بەڕاستی دائما لە دینی ئێمە شت دەبی لێ بپرسرێتەوە نابی هەر قسە فڕێ بدرێتن لۆیە فتەبەیەنوا ئەگەر وانەکەن ئەن توصیبوا قەوما بجەهالە ڕەنگە خەڵکێک تووشی مصیبەت و کارە سات دەبی بجەهالە بە نەزانی و بە نەفامیەک تێدەکەوی بە هەواڵێک بە قسەیەک کەوا تووشی گەورەترین هەڵە دەبیتن فتصبحوا على ما فعلتم نادمين خواهي قول سبحانه وتعالى ده فرموه فتصبحوا معناته فتصبحوا يعني واتا ليري بسرتان دادي فتصبحوا واتا لما ويشي كبو كرت واتا ليري على ما فعلتم لسا او كرداري كرديتان ببي او اللي بكل نوا يا كوسر بقسي كسك تكبر بويدا بسبب قسي كسكي قورترين فتنو آجاو آشوبتن نايتوا نادمين بشيمان دبنوا كلمة نادم لزماني عربي لتيو هاتوا دليل لبردوام يعني إنساني كبشيمان دبتوا هميشه وبردوام أو شتي لخيالة لبيرة لوام كت خوز قوام نكت باير خفتي بيد أخوات هندك بشيماني هي إنسان دخاتنا وقبر يعني غلطة هندك قوري كرديا قد لسريد الناتي لو يبرا برزكان خوش ويستان زود زار يك كلمة قصة لسكت سجيدة كريه رنقا ببت السبب كشتني أو كسي رنقا ببت السبب هالوشيدا وشانوي خيزانك لو زورد أقل قصيك بي لكردارك بي كإنسان براسي لو قرا قصيك كي كخواو بيغمبري خوا بين رازين يعني واعلموا أن فيكم رسول الله لو يطيعكم في كثير من الأمر لعنتم واعلموا أي صحابة كادي بيغمبر أي أمتي بيغمبر بظانا أن فيكم رسول الله لناو ايوه دا بيغمبري خواتا لناو ايوه كاتك بيغمبري خوا لناو ايوه بي خوات فضلتي لقر ايوه كرديا دزاني تشرفك انسان لقى بيغمبري خوا بجي لقى بيغمبري خوا هرسو كود بكا رفيقو هاوري وهاوري بيغمبر بي صلى الله عليه وسلم هو شرفك تشرفك لوي قورة ترى خواي قورة لقرآن وصفي او اصحابي بيغمبر دكا كوباسي بيغمبراني كرديا باسي أصحابي بيغمبريش دكا صلى الله عليه وسلم أو أنا درجين زور قورية شرفتي زور قورية كخواي قولي بقسمتي واني كردوا لو يطيعكم في كثير من الأمر لعنتم بيغمبري خوا أجي رادين قوبكا بجين قوبكا لهم قصيك بجين قوبكا في كثير من الأمر لزونانك لو كانوا كردارانك إيوة داوا لبيغمبر دكان لعنتم توشي مشقة دبن كلمة عنتم يعني توشي مشقة زحمتي ناخوشي دبن زور ذا الصحابة كان داوي زوج ديال لبيغمبر دكت بلان بيغمبر بجيواني ندكت حتى لسردمي مكيبون دهاتن يا رسول الله حتى كيني داوانا كي لخواي قرا ريما بيبدأ ما تزنقو جهاد كي خواي قورا ديزاني بيغمبري خوا ديزاني أو كاتهشتن ماوا لوي اگر توشي شربانه لو وقت لناودتن توشي مشاكل وناخوشي دبون لويا صبر ما سيزد صالن بيغمبري خوا لشاري مكي ماوا حتى هات شاري مدينة لصالي دومي كوتي او دنجي بدربو برهم كشي ديارة تصد نصرته عزتك لو مسلمانان تو ماركنا كوات النبي بيغمبري خوا لهمشتك بجي ايوبكا اي صحابة كان ولكن الله حبب إليكم الإيمان بلام خواي قورا إيماني للاي إيوه خوشويست كدوا حبب كلمة حبب واتكاتك إنسان إيمان ديني روج بروج إيمانكي زيادة دروازي إيماني بروي دكريتوا لويا رحمته نعمتي خواي زيادة لبرتساورون دبيتن تونك إنساني إيمان دار برتساورونا عقلي فراوانا لويا زور بوردي ورد بتوا
لبونوري خواي قورا لنازو نعمتو رحمتي خواي قورا لو روج بروج إيمانك زياد دبي وهروها محبتي خواي قورا خوشويستي أو إيماني لناو ضلي زياترو زورترو باشتر دبيتن وزينه في قلوبكم أو إيمان دامزراوي ناو دڵی ئەو ئینسانی پێدەڕازێتەوە ئەو دڵا دەڕازێتەوە بە خوڕەوشتی جوان بە مەحەبەتی خوا بە مەحەبەتی پێغەمبەر بە مەحەبەتی ساڵحین بە ترسان لە خوا بە پشتبەستن بە خوا هەموو ئەو خوڕەوشت و ئاکار و خوڕەوشتە جوانە لە ناو دڵی ئەو ئینسانی پێدەڕازێنرێتەوە ئینجا کاریگەری دەبی لەسەر هەموو ئەندامەکانی لەش وەکەڕەها ئیلەیکم وخواي قول الناشرين كردوا للاي ايوا اي صحابه كاني بيغمبر اي ايمان داران تي ناشرين كردوا للاي ايوا الكفره كفر بباوري بتبرستي اوشت الناشرين اني كهيا او انا هموي خواي قول الناشرين كل برتساوتان واي كد بيستان لي بيتوا يعني سبحان الله تمشابكه او الصحاباني بيغمبري خوا خلشي جزيره عرب كبتي عند برس ما دبون روحي خويا پێشکەشی بت و سەنەمەکان بکەن لە پێناوی بت و سەنەمەکان شەڕیان کرد بەڵام کە ئیمانیان دەینا قێزەوەنترین شت ئەو بت و سەنەم و خوڕەوشتە ناشرینانە بوو کە پێشتر هەیە بوو والعصیان والفسوق وەها تشتێکتان لە پێ چاو ناشرین و قێزەون کرا الفسوق فسوق چیا واتە دەرچوون لە هەموو ئەمر و فرمانەکانی خوا لە گوناح لە تاوان لە شتێک قێزەونەکان وەکو زینا داوێن پیسی ڕیبا سوخۆری وەکو پێشێرکردنی ئەمری فەرمانی خوا درۆ ئەو گوناحانە هەموو یعنی شتی وابوون کە زۆر لە پێشتر زۆر باو بوو خواردنی مردارەوە بوو ئەوە هەموو شتی زۆر ناڕێک و خراپ بوو بەڵام لە بەرچاویان ناشرین و ناڕێک کرا خواردنەوەی ئارەق والعصیان و هەموو گوناحێک لە بەرچاوی وانە ناشرین کرا ئولائیکە هم الراشدون بەڕاستی ئەوانە کەسانێکی هۆشمەندن کەسانێکی تێگەیشت و پێگەیشتون ئەوانن بەڕاستی خاوەنی عەقڵ و حکمت و بینایی و کەسانی بەرچاوڕوونن فەضلا من الله ونعمة ئەوەش بەخششێکە من الله لەلایەنی خوای گەورە فەضل واتە بەخشینی هەر شتێک زیاد لە پێویست ونعمة ئەدی نیعمە چیە ئەو شتەی پێویستی ئینسانە ئەو شتەی پێویستە لە بۆ ئینسان خوای گەورە نیعمەتی لەگەر ئێمە کردیە خەڵقی کردی وانیا هیچێک لە فەضل و بەخششی خوا ئەوەیە خوای گەورە مەسەلەن هەندێک شتی زیاد و نیعمەتی زۆرت لەگەر بکە ئەوە هەموو نیعمەتی خوایە والله علیم حەکیم خوای گەورە زانایە و دانایە بە ئیش و کارەکانی خاڵی پێنجەم و تەوەری پێنجەم سوود و پەندەهڵێنراوەکان یەکەم خوای گەورە شێوازی سەردانی کردن و بانکردنی یەکتر لەو ئاەتە پیرۆزەدا ڕوون دەکاتەوە بە تایبەت لەگەڵ پێغەمبەری خوددا کە مەبەست لەم شێوازە جوانانەدا وشیارکردەوە و ژیرمەندکردنە واتە خەڵکی فێری عەقڵ و فراوانکردنی عەقڵی مرۆڤە خاڵی دووەم وا چاک و سونەتە بە خۆشترین ناوی خەڵک بهێندرێت خوای گەورە تەنها لە چوار شوێندا ناوی پێغەمبەری بە موحەممەد وەکو بە ناوی خۆی هێناوە ئاجینە لە هەموو قورئانی پیرۆزدا بە صیفەتی ئەننەبی ئەڕەسوول بانگی کردووە لەو چار شوێنێک کە ناوی پێغەمبەر هاتووە باسکردنی پێغەمبەرە بەڵام بانکردنی پێغەمبەر ئیلا بە صیفەت بانکرا یا ئەیوهە النەبی یا ئەیوهە الرەسوول بەو شێوەیە خاڵی سێم خدای گەورە لەگەڵ باسکردی هەر دیاردەیەکی ناشرین باسی شێوە جوانەکە و باشە چاکەکەشی کردووە ڕێگای پەشیمان بوونەوە و گەڕانەوەش دەخاتە سەر پشتها وەلەو ئەنەهم سەبەڕوو لەکانە خەیڕن لەهم خاڵی چوارەم لە کاتی بیستنی هەر هەواڵ و قسەیەک پێویستە لەسەر کەسی ژیر و تێگەیشت و هەڵوەستە بکات پەلە نەکات لە بڕیاردان تا ڕوون دەبێتەوە خاڵی پێنجەم زۆربەی هەواڵی ناڕاست و قسەی ناتەوا و کێشە و گیر و گرفت دەخاتە ناو مسلمانان و دووبەرەچی و ئاژاوەی لێ دروست دەبێت خاڵی شەشەم بوونی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم لە ناو هاوڵان و سەردەمی ئەو خۆشەویستە سەردەمی ڕەحمەت و میهرەبانی خودای گەورە بووە لۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ خەیڕکم قەرنی باشترین سەردەمی من بووە خاڵی هەفتەم ئەو پەڕی پلەی بڕوا خۆشەویستی ئەو شتەیە کە لای خوای گەورە خۆشەویستە وەڕقبوونەوەیە
لەو شتێکە لای خوای گەورە ناشری و ناپەسەندە. خاڵی هەشتم ژیر و تێگەیشت و تەنها ئەو کەسەیە کە بڕوادار و خواناسە. خاڵی شەشەم ڕوونکردنەوەی چەند بابەتێک. یەکەم پێغەمبەری خوا کەسێکی توند و ڕق و گرژ نەبووە، بەڵکو کەسێکی ڕووخۆش و کراوە و نەرمونیان بووە. بەڵام ئەگەر کەسانێک بە ئەنقەست یان بە سوکایەتی پێکردن کارێکی ناڕەوای لە بەرامبەر ئەنجام بدا، خوای گەورە بەم هۆشداری پێدەدات. یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک دڵی عاجز دەبوو لە کردداری هەندێک کەس لە ڕووی نەدەهات ڕوو بە ڕووشتێنی بکە، لێ خوای گەورە لەسەر پێغەمبەر بەجواب هاتیە. یعنی لەو ڕووداوی کە ئەو خەڵکە هاتن ئەوەندە پێغەمبەریان هەراسان کرد، پێغەمبەر یەک کەلیمە قسەی نەکرد، چونکە ئەخلاقی پێغەمبەر زۆر گەورە و بەرز بوو. بەڵام خوای گەورە زانی دڵی پێغەمبەر چی تێدایە، لێ خوای گەورە بەجواب هات لەسەر پێغەمبەری خوا. خاڵی بابەتێشتر لەو ڕوونکردنەوانە کەسێک ئەگەر لە سەرێتاوە فاسق بێت بە هیچ شێوەیەک هەواڵ و قسەی لێوەرناگیرێت، بەڵام ئەگەر موسڵمان بێت دواتر شەیطان فریوی بدات تووشی گوناه و ناڕاستی بێت، پێویستە لێکۆڵینی و لە هەواڵەکەی بکرێت. یعنی ئەگەر کەسێک بە درۆزن ناسراوە، کەسێکی مەشهورە بە فسق، ئەو کەسە هەواڵێکی نە پێویست ناکە لێ بکۆڵیەوە، ئەوە دیارە درۆزنە و قسەی لێوەرناگیرێت. بەڵام ئەگەر کابرا ئەسڵ وای ئیمانداربی ئەوە دەبی لێکۆڵینی و لە قسەکەی بکرێت. چەند ئاکار و ڕەوشتێکی سەردانیکردن خاڵی سێم مۆڵەت خواستن بە ئاگادارکردنەوەی خاوەن ماڵەکە لە دەرگای بدەیت، نەک لە پشتی دەکە فران وەرە دەرێ وەکو ئەو خەڵکە کردیان. خاڵی دووەم لە دەرگادان سێ جار هەر جارە و بە ئەندازەی دوور کات نوێژ چاوەڕوانی بکات. خاڵی سێم خۆی بداتە لایەکی دەرگای ماڵ، نەوەگە لە ناو دەرگا بوەستێت، نەوەک ئەو کەسەی دەرگا دەکاتەوە ماڵەکە بکەوتە بەرچاوی ئەو کەسە و عیب و عاریە بەدەر بکەوی. کە چوە ناو ماڵەکە لەسەرخۆ بچێتە ژۆرەوە حتا تەستەعدیسو واتە تا هۆگری باڵەکە پەیدا دەبی. ئەوزە ئینسان مەسەڵەن کە چوو چەند جارێک بکۆخی یان یا الله یا الله ئەو ناوەشی بینیت ئەوە شتێکی برێ هەتە ماڵەکە ئامادە باشی وەردەگرن تا بکرێت چاوی دابگرێت لە سەیرکردنی شتیدا دروست. خاڵێشتر هەواڵی ئەو ماڵە نەباتە دەرەوە و کە بوو کورتیەکانیان بشارێتەوە. ئەو چە بابەتی باسمان کرد ئەوە بەڕاستی بابەتی بەشی دووەمی تەفسیری سوورەتی حوجرات بوو کە خوای گەورە سوبحانه وتعالى لەو چەند ئایەتە باسی ئەو چەند بابەتەی کرد دەپاڕینەوە لە خوای گەورە بە ئیخلاص و لێمان قبول بکە. خوای گەورە ئەوەی دەیڵین و وتمان لێمان وەربگری. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.